فەهمی بورهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان لە هەولێرەوە میوانی منە. کاک فەهمی زۆر بەخێربەی. کاک فەهمی زۆر جار ئەم کێشەی جوتیاران ینی ساڵانە دووبارە دەبێتەوە، بۆچی چارەسەر ناکرێت؟ ئەم کاتتان باش خاتە سنوور سڵاو بۆ جەنابێتوە بۆ بینرانی بەڕێز. لە ڕاستیە هۆکاری چارەسەر نەکردنی کێشەی زەویزار و کێشەی جوتیاران ئەمیش وەکو کۆی کێشەکانی تر کە لەگەڵ عێراقا هەمانە، ئەنی ڕەنگە کەمترین کێشەمان هەبێت چارەسەر کرابێت، واتە ئەمە شتێکی زۆر غەریب نییە کە ئەم کێشەیە چارەسەر نەکراوە. بە بێگومان ئەگەر تەماشای دیمەنی سیاسی و حکومڕانی و فەرمانڕەوایی و دەوڵەتداریەکەی لە عێراقا و ئەوەی کە پشکی هەرێمی کوردستان و ئەوەی کە بەشێکە لە خاکی کوردستان هیچ گۆشەیەکی نییە ئێمە کێشەیەکمان نەبێت و هیچ کام لەو کێشانش بە شێوەیەکی بنچینەی چارەسەر نەکراوە. بە بێگومان ئەمە پەیوەندی بە عەقڵیەتی دەوڵەتداری و بەو ڕوئیایەوە هەیە کە حکم ئەکات لە وڵاتەیە بە درێژایی مێژوو کە جددی نین لە چارەسەرکردنی کێشەکانی ئێمە و کێشەکانیمە کێشەی زەویزار بێت، کێشەی خزمەتگوزاری بێت، کێشەی بوونی کیان بێت وەکو ئینسان وەکو نەتەوە لەو ناوچانە، ئەمانە هەمووی کێشەن هەیە و من ئەمەوێت یەک بەرچاوڕوونیەکی تر بدەم. ئێستا خۆت پێش ئەم دیدارەی من دیدارە دەبوو لەگەڵ بەڕێز وەزیری کشتتوکاڵە لە بەغداد، واتە وەزیری کشتتوکاڵی حکوومەت هێرمی کوردستان ئێستا لە بەغدایە بۆ داکۆکیکردن لە کێشەی جوتیارانی ئەم چوار پارێزگایە هەڵەبجە، سلەیمانی، هەولێر، دوهۆک و ئەمڕۆ جوتیارانی ناوچە کوردستانەکانی تریش کە لە 150 خاکی کوردستان پێکدێنن لە لای ئێمە بوون بۆ چارەسەرکردنی کێشەکانیان، واتە هیچ جوتیارێک نییە لە وڵاتە کێشەی لەگەڵ حکوومەتی عێراقیان کێشە بۆ جوتیارانی کوردستان لە سنووری مادەی 140 کێن کێشیان بۆ دروست دەکەن. ئەزانی ئەو کێشانی کە دروستە بێت طبعاً ئەو بارودۆخەیە کە لە ناوچەکە هەیە، ئێمە جوتیارەکانی ئێمە هەموو ساڵێک لە وەرزی پاییزە کێشیان بۆ دروست دەکرێت بۆ ئەوەی زەویەکانیان نەچێنن. هەوڵ زۆرە دێن کێشە دروستە بێت، ململانێ دروستە بێت، دێینە سەرخەت لەگەڵ بەغدایە لەگە کاربەدەستەکانی خۆمانە کێشەکە بە شێوەیەکی وەختی چارەسەرەکەین جوتیارەکانمان زەویەکانیان چاندنی بۆ ئەکەن. لە وەرزی هاوین و وەرزی دروێنێ هەمان کێشە سەرەڵەداتەوە ڕێگریان لێکن. ئەم عەرەبە هاوردانی کە خۆیان بە خاوەنی ئەو خاکە ئەزان و بە پارچەوەرەقەیەک بوونەتە خاوەنی ئەم زەویانە، ئەمانم دەرفەت نادەن. ئەمە خاڵێکی تریش سوپا وەکو جیهەتێک دێتە ناو پرۆسەکەەوە و گرفت دروست دەکات. و ئێمە ئەمڕۆ کە لەگەڵ دانیشتوانی ئەو ناوچانیا کۆبووینەوە بەشێکی کۆبوونەوە کەمان بریتی بوو لە قسەکردن لەسەر کێشەی زەویزار و کێشەی دروێنە. بەشێکی تری پەیوەندی بە کۆمەڵی کێشەی ترەوە هەیە لە ناوچەکەیە کە ڕۆژانە ڕوبەڕوومان ئەبێتەوە، کە ڕۆژانە هەم سوپاتە داخولەکات و هەم یعنی بۆ نمونە ئێمە لەو ناوچانە لە ساڵی 1990 یەکێک لە کارکتەرێکی عەرەبی لە منتقەی گیارە هەندێک شتی لێ وەرئەگرنەوە دێن تەعویزی بۆ ئەکەنەوە. تەعویزەکەی چیە؟ تەعویزەکەی لە پردێ بۆ سەرەوەیە 1400 دۆنم زەوی ئەدەنێ. ئەم 1400 دۆنم زەوی ئێستاکە دراوە بە هاوڵاتیەکی عەرەب و تاپۆکەی بۆ تازە کراوەتەوە، واتە حەقی ئەوەی هەیە لە پردێ بۆ سەرەوە بەو جۆرە تەعاملی لەگەڵا بکە کە خۆی ئەوێت ئیسیسماری بۆ ئەکات، ئەیکا بە زراعەت گرنگ ئەوەیە لە جوتیاری ئێمەی وەرەگرێتەوە بۆ لەبەرەوەی حکوومەتی بەعسی ئەو کاتە زەویەکەی پێداوە. و هەر لە ناوچەی یایچی کە ئەمڕۆ نێنەرانی تورک و تورکمان و عەرەب هاتوون بۆ لای ئێمە، هەموو گوندەکە بەبێ جیاواز جوگرافیەکە هەمووی خراوەتە سەر وەزارەتی ئەوقاف. وەزارەتی ئەوقافیش ئێستا بە بیانووی دروستکردنی مزگەوتێک کە 1200 هەنی دوانیمێک و 1250 مەتری پێویستە، ینی کەمتر لە نیو دوێنمیشی پێویستە، هاتوون داوا ئەکەن هەموو دانیشتوانی گوندەکە دەبێت تەعویز بداتە وەزارەتی ئەوقاف. یعنی ئەو خۆت زانن لە هەموو گوندێکی ئێمە یا مزگەوت هەیە، مزگەوت زۆر مقەدەسە لای ئێمە، مزگەوت ئەو جێگایەیە کە ئێمە بە درێژایی مێژوو شۆشەکانیشمان بەڵام ئێستا ئەمەش کراوە بە کەرەسەی سیاسی. آخر خۆ ئەمە هەمووی لەسەر عەرز ئەکرێت، عەرزەشی جوتیارە. یا جوتیارەکەش بۆ بەدبەختی جوتیاری کوردە بەشی زۆری کەوابوو ئەم کێشانە کێشەی جۆراوجۆرن، بەڵام هەمووی لەسەر زەویزاری کووردا و ئەم کێشەیە چۆن چارەسەر بێت وەکوی لە راپۆرتەکەتانە هاتبوو دەبێت مادەی 140 دەستور جێبەجێ بکرێت. دڵدەیا بن مادەی 140 دەستور جێبەجێ نەکرێت کێشەکانمان ئاڵۆسترە بن. ئێمە لە دەستەی ناوچە کوردستانیەکان لە سی مانگی ڕابردوواتە لە 4
چوین بۆ نینەوە هەموو مؤسساتی حزبی و حکومیمان بینی لەو شارەیە تێگەیشتن کێشەکانی زومار و شێخان و کێشەکانی شنگال و کێشەکانی مەخمور و بەعشیقە و هەموو ئەو ناوچانی کە بەشێکن لە خاکی کوردستان هیچیان نەکەمتر نیە لە کێشەکانی کەرکووک بە عەکسەوە زیاتریشن ئەمە ئەم کێشانە پەیوەندی بەوە نییە یعنی هیچ تەنیا هیچ جوتیاریا هیچ جوتیانی ینی هەر لە ماوەکانی ڕابردووە لە دومانگی ڕابردووە پەرلەمانتارێکی عەرەب بە تاقی تەنیا یەک گوندی کوردنشینی لە ناوچەی زومار هەراسان کردووە ئەمە عەقڵیەتە ئێوە کاکفەرمی وەکو سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ئێستا توانن چی بکەن بۆ ئەم جوتیارانە ینی هەفتەی پێشوش من میوانێکم هەبوو لەو بارەیەوە گوتی کە لەگەڵ سپاسەمان کردووە ڕێگان پێدرێ بەرهەمەکانیان بدورنەوە بەزەوە ئەمڕۆ جارێکی دیکە هاتوونەتەوە لای ئێوە ئەتوان چیان بۆ بکەن ئێمە بەبێگومان هەر پێش ئەوەی بێن بەشێک لە کێشەکەمان بۆ چارەسەرکردن یعنی پێش ئەوەی بێن چکی ئێمە لەسەر خەت بووین بە تایبەتی مەسەلەی دروێنە لە ناوچەی ساڵەیی ناوچەکە زۆر بەرفراوانە بەشێکی چارەسەر بووە بەشێکی چارەسەر نەبووە هەر لە دوێنێەوە ئێمە من خۆم بە شەخسی لەگەڵ جەنابی کاک ئاسۆیا قسەم کردووە لەگەڵ کاک دکتۆر شاخوان عەبدوڵڵا لەسەر خەت بووم بۆ مەکتەبەکەی جەنابیان سەفەریان کردووە لەگەڵ وەزارەتی عەدلە کاک دکتۆر خالی شوانی لەسەر خەت بووینە بۆ ئەم کێشەیە طبعا بۆ بەرچاوڕینی جەنابەت هەمووی بە شێوەیەکی وەقتی چارەسەرکرد ئێمەوە 3 ساڵە بە شێوەیەکی وەقتی ئەم کێشانە چارەسەرەکەین ئەم کێشانە چارەسەربوونی بەم جۆرە نییە ینی ئێمە هەموو جارێک بینە سەر خەت دەی سوپاتە داخول نەکات نێنە سەرمان لە جوتیار بگەڕێن گوندەکەمان پێچۆڵ نەکەن لێگەڕن بچێنین دوای لێ بگەڕین دروێنە بکەین ئەم کێشەیە بۆ حەل نابێ ینی هەر بۆ زانیاری جەنابەت کێشەکە تەنها کوردیش نییە ینی ئەمڕۆ برایانی تورکمان هاتوونە ئەوان لە ئێمە بارودۆخیان دژوارترە و ینی ئەڵێن بە ڕۆژی ڕووناک دێنە سەرمان و دەرمانەکەن کەسیش نە دیفاعمان لێ بکات بۆیە دین بۆ لای ئێوە وە تەنانەت نوێنەری برانی عەرەبیش لێ بوو کە بەلای خۆمەوە غەریب بوو پرسیار بووە پرسیارم لێ کرد تو بۆ کێشەکەی خۆت هێناوە بۆ لای ئێمە وتی لەبەرەوەی من عەرەبی هاوردە نیم ئەگەرچی من تێگەشتنێکی ترم هەیە بەڵام وتی من عەرەبی هاوردە نیم وەکو حاڵەتی ئینسانی کە ئێمە ناکرێ وەکو حکومەت دەست لە ڕووی خەڵک دەین وعدمان پێدا ئەگەر کێشەکەی ڕەوابێ هەرچی پێویست بێ بۆی بکەین یعنی ئەو ستەمی کە عەرەبی هاوردە ئەیکا یان ئەوەی کە جێی زۆر جار ینی جێبەجێیەکە زۆر جێی پرسیارە ینی با من نمونەیەکی تر بۆ بێنمەوە دوێنێ پێرێ جێیش تەداخولی کردووە لیانە پرسین کاکەوە بە چ حەقێک تەداخولتان کردووە وەڵاڵن ئەمری ڕەسمی نووسرامان پێیە کەسەی نووسراوە کاکەن داوای لێبوور نەکەن ئەڵێن وەڵا ببورن ئەم نووسراوە بۆ ئەم ناوچانە نییە باشە لە کوێی دنیاە هەبووە سوپا بە نووسراوێکی تەزویر بتوانێت بجوڵێندرێت یعنی ئەمە حقیقت پێویستی بەوەیە سەرکردایەتی سیاسی پشتیوانیانەکە لەناو ئیدارەی خۆجێی پارێزگای کەرکووک کاکفەمی والله حقیقت یعنی هەمووی تەسەوڕەکەم کەسێک نەبێت یعنی بەو جۆرە لەگەڵ ئێمەیە هاوکار بێت ینی خۆ ئیدارەی ئێستای کەرکووک ئیدارەیەکی داخراوە ئێمە نازانین چی ئەگوزارێ لەناو ئەو ئیدارەیە و من هەر ئەمڕۆ لەگەڵ جەنابی کاقوبادە کۆبوونەوەم هەبوو لە کۆبوونەوەکە شاوەعدم پێدان هەرچی ڕووی داوە بیگەێنمە بەڕێز سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت هەرچی ڕووی داوە بەرزی کەمەوە بوویان بۆەوەی ئەمان بێنە ناو وردەکاری کێشەکانی ئێمە لەو ناوچانە هەر ئەمڕۆ کۆبوونەوەم لەگەڵ بەڕێز جێگری سەرۆکی حکومەت کاقوبادە هەبوو بۆم ڕوون کردەوە کە ئەم کێشانە بەڕاستی ئالۆز بوونا و هەر لە دوای دانیشتنەکەم ئێمە سەرقاڵی ئامادەکردنی راپۆرتێکی وردین بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران حقیقت ئەگەر ئەم کێشانە وردە چارەسەر نەکەن من پێم وایە یعنی ئالۆزە بێت و بەداخەوە ینی کورد وەکو نەتەوە لە پاشەکشەیە بێت لە هەموو ئەو ناوچانە چونکە من خۆم کە نەینەواشم بینی تێگەیشتم ئازاری جەستەی ئەم نیشتیمانی ئێمە ئازارێکی قورسە دەستخۆش زۆر سپاس دەکەم بەڕێز فەهمی بورهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان زۆر سپاس کە میوانم بووی